بینەرانی خۆشەویست و هێژا بەرنامەی ئەمڕۆی هونەر و ژیانمان تایبەتمەندی خۆی هەیە، ئەویش پێشانگاکی هاوبەشە کە مەجموعەی کاریکاتریست لە ژێر ناوی نەقیزەکان لە ڕۆژی فشەدا پیشانمان دەدەن ئیش و کارەکانی خۆیان. فەرموو با بڕۆین بیبینین و بدوین لەگەڵیانە. بینەرانی خۆشەویست، ئێستش لای مامۆستا ڕۆژگارم بەڕێوەبەری بەشی شێوەکاری سەندیکای هونەرمەندان کە هەستاوان بە یارمەتیدانی ئەم هونەرمەندانە کە بە هاوبەش بتوانە پێشانگایکی ئاوا پێشکەشی خەڵک و کۆمەڵگاکەی خۆیان بکەن. ڕیز و سڵاو مامۆستا ڕۆژگارگیان، توانی زیاتر بۆمان ڕوون بکەیتەوە مەبەستان لە دانانێکی پێشانگایکی هاوبەش و یارمەتیدانی ئاوا هونەرمەندانێک چی بووە وەکو سەندیکای هونەرمەندانی سلێمانی؟ سندیکای هونەرمەندان لقی سلێمانی هەڵبەتە ئەمە یەکێکە لە بەرنامە پرۆژە و کارەکانی ئێمە کە هاوپشتیکردن و پاڵپشتیکردنی بەرهەمەونیەکان و هونەرمەندانە لە کوردستانە. هەڵبەتە ماوەیەکە وەک بەڕێستان ئاگادارن کە کۆمەڵێک پرۆژەی جۆراوجۆر لە شاری سلێمانیا جێبەجێکرێەوە پیشان ئەیرێ چ لە بوارەکانی شان و چ لە بواری میوزیک و شێوەکاریژە کە سندیکای هونەرمەندان خۆی پێ هەستاو یاخو سپۆنسەری پشتگیری و هاوپشتی تەواوی پرۆژانە بووە. ئەمە ژێشێکی ترە لەو پرۆژانەی کە لقی سلێمانی ناوەندی شێوەکاری ئێمە هاوکاری ماکوون و سپۆنسەریان بوون لە بەرەوەی کارکردن بەتایبەت لە بواری کاریکاتێرە کە ئەتوانم بڵێمە تایبەترە یاخود ئەتوانم بڵێم کەمتر لەم بوارە کارکراوە. بۆیە بە باشمانزانی کە لقی سلێمانی ناوەندی شێوەکاری کە هاوکاری پرۆژەیەکی وابین. ئەمە جگەل لەوەی کە شێوازی کارکردنەکە شێوازەکە یاخود بەرهەمەکان بەگشتی قسەکردنە یاخود ڕەخنەکردنە توانجدانە لەسەر کەم و کورتەکان هەچەنە کەم و کورتەکان یاخود ڕەخنەکردن جارێ لە خۆمانە چ جادواتر بۆ دەرەوەی واتە قسەکردنە بەرهەمەکان ئامەگەشتی لەسەر کەم و کورتی و گەندەڵەکانی ناودام و دەستگاکان و تا ناو حکوومەتیش کە ئەمان کاریان لەسەر کردووە بە شێوازێکی زۆر جوان بابەتەکانیان گەیاندووە. و دیگە لەوەش کە ئەوەی کە ئێمە زۆر باشمان زانیەوەی کە لەم پرۆژەیە ئەمە کارەکاری تەنایەک هونەرمەند نیە، واتە کۆمەڵێک هونەرمەندی جیاواز کۆمەڵە هونەرمەندی بەتوانا و ئاستی باش و ناسرا و لەم پێشانگای لەم پرۆژە هاوبەشە بەشدارن لە سەرجەم شارەکانی کوردستان تەنان لە شاری بەغداشەوە هونەرمەندی تا بەشدارن. بۆیە ئێمە وەکو ناوەندی شێوەکاری لەقی سلێمانی بابڵێن پشتگیری و هاوپشتی تەواوی ئەم پرۆژەیە بوون. زۆر سپاس. پرۆژەی داهاتوو چییە بێ وەکو سەندیکا؟ ئێستا فرسەتە بە لێرە باسی ئەو شتە لێ لەسەر بکەین. هەڵبەتە وەک لەسەر تا ماژەیەکم پێکرێن بەردەوامیمان هەیە لە پرۆژەکان، بەڵێ بە دڵنیایی ئێمە لە ئێستا ئەوەندەی ئەتوانم بڵێم ڕۆژێک بۆ دوو ڕۆژە بێت کە ئێمە یەکێک لەو پرۆژانی کە سندیکا کاری لەسەرکرد ئەویش فستیڤالێکی شانۆ بوو کە تەواو بووە. هەڵبەتە 5 ڕۆژی خایەن کە و فستیڤالە لەسەر ئاسی سەرجەم کوردستان واتە سەرجەم شارەکانی کوردستان بەشدار بوون تێیدا. ماوەی 5 ڕۆژە پرۆژێ تەواو بووە. لە ئێستاە لە خۆئامادەکردنێکی تەواو داین بۆ پرۆژەی نوێمان کە ئەویش پرۆژەیەکە کە ئەتوانم بڵێم یەکەم جارە لە کوردستانە دەکرێت یاخود مایش دەکرێت یاخود پێشکەش دەکرێت کە ئەویش دیداری سلێمانیە بۆ شێوەکاری کە لەسەر ئاسی هەموو کوردستانە لە سەرجەم شارەکانی کوردستان بە دووەک و زاخۆ و هەولێر و هەڵەبجە و سلێمانی و تەنان شاری کەرکووکیش کە بەشدارن لەم پرۆژەیە لە سەرەتای کە باڵێن ئەمە بەرنامانە کە بۆ سەرەتای مانگی 5 واتە هەفتەی یەکەمی مانگی 5 ئەوەی شێکی ترە لەو پرۆژە باشانە یاخو لەو پرۆژە بەرفراوانەی کە لقی سلێمانی پێدەستن و کاری تێدا دەکەین. زۆر سپاس مامۆستا ڕۆژگاریان، مەمنونین کات گرتین. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوە لەسەر پێشانگەکەمان. سپاس بژیت، مەمنونم.
ئێستش لەگەڵ کاک بابەکر دڕێی بەڕێوەبەری ڕۆشنبیری سلێمانین. کاک بابەکر، ڕۆشنبیری چەند دەوری هەبووە بۆ دانانی پێشانگای ئاوها بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و ڕۆشنفکری کۆمەڵگا؟ بەڵێ لە ڕاستیە ئەم پێشنگانەی کەکرێتەوە ئێمە هاوڕەکانمان لە بەڕێوەبەراتێکمانەیە یاخود بەشێکمانێ بەنای بەشی شێوەکاری ئەوان هاوکارە بن بۆ هونەرمەندەکان پێیان دەڵێن کە ئێمە شاوکاریانەکەن لە ڕووی مادیەوە و ئەوەی کە بکرێ ئیمکانیاتی مەسەڵەن نەقلی تابلۆکانی هەر شتێک هەوڵ دێن بۆیان بکەین یانی و حکوومەت هەندێک قاوهۆڵی هەیە یەکێ لەوانە ئەمەیە کە هی دیارە هەر وەکوی حکوومەت وایە ئێرە ژیانی قاعەکان بۆ تەرتیب بکرێ و هەندێک هاوکاری و تەژییانەکەین ئێمە دەیان پێشنگای ترمان کردوتەوە لە سلێمانی و بەردەوامین بێگومان نەکە پێشنگای شێوەکاری ڕسم ئێمە لە شانۆ لە سینەما لە مۆسیقا لە هەموو هونەرەکانی تە خەریکین بەردەوام کارەکەین ینی خۆشبەختانە ئەم هونەرەش هونەری ڕسم یاخود هونەری کاریکاتەری سەرکەوتوو بە هەستەکەم لە سلێمانی ئەمڕۆ کاریکاتێر یاخود ئەم هونەرە زمانەکەی زۆر ڕۆشنە زۆر وازەحە بە ئاسانی خەڵک تێگا و خەڵک دەتوانێت معناکانی تێبگاتجا بە تایبەتی کە ئێرە معناکانی هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی فەزای شارەکە ڕەنگی داوەتەوە ڕخنەکانی تند و تیژە و ئەتوانێت بە ئاسانی بگەێنە بە دەسەڵاتدارێن وڵاتەکەش و بە خەڵکیش کە ئەیبینێ بە تایبەتی هونەر خۆمان دەزانین کە هونەر وەسیلەیەک هەم بۆ بەخشینی چێژ و خۆشی هەم بۆ بەخشینی معریفە و زانین ئەمە هەردوو چیەکە خەڵک هەم زەوقی لێ بینێ نەوەک پێکەنینێکی تایە کە فەنەکە بینێ کە کریتیکە ڕخنەی گرتووە لە ڕووداوێک یاخود لە حاڵەتێک لە هەممان کاتە ئەتوانێت بشزانێت کە ئەمە دیدگای کەسێکە هونەرمەندێکە کە ئەتوانێت دیدگای خەڵکی زۆریش بێ لە وڵاتەکەیە بۆیە ینی بێگومانێن پشتیوانیەکەین و ئێمە بەردەوامی لە هاوکاریکردنی هونەرمەندان و ئەم ساڵی 2007 بێگومان باشتر بن لە ساڵەکانی پێشووتریش. ئێستا بە کاک بەکر وەکو بەڕێوەبەری ڕۆشنبیری نەبێت وەکو خەڵکیکی ئادی وەکو خەڵکیکی شاری سلێمانی ئەم پێشانگایە چه تاثیرێکی لەسەر تۆدانا؟ بێگومان تەسیرەکەی ئەوەیە کە جارێکی تر من ڕاستیەکانە بینمەوە لێرە جارێکی تر من چێشتەکانی کۆمەلگای بینمەوە لێرە مەسەرەن لە تابلۆیەکە بینیم لێیە نووسراوە کەسێک وەستاوە لە پشتی ئەوە کۆمپانیایەکی نەوتی هەیە دوو کەڵچێشی نەوتی هەیە نووسراوە هازە من فەزڵ حیزبی من دیسانە بینمەوە کە کۆمەلگاکەی من ڕخنەی هەیە بەرامبەر دەسەڵات کۆمەلگاکەی من ڕخنەی هەیە بەرامبەر وەزعی موجود من وەکو هاوڵاتێک دیسان هەست بە عەزابەکەم هەست بەوەکەم کە پێویستە بکرێ بۆ من شوێنی خۆمەوە وەکو ئینسانێک هەوڵەدەم بۆ ئەرکە پێم سپێراوە حیزبەکەم و حکوومەت پێی سپاردم ئەرکەکەی خۆم بە شەرافەت بۆ پاچی بکەم بۆی کە من تێبگەم منیش نەبمە مەسخەرە لە کاریکاتەرێکە خەڵک لەسەر منیش قسە بکە ئەنێ من ئامۆژگاری ینی هونەر ئامۆژگاری دەکە کە خراپە نەکەی هونەر تەرەفی خێرە لە کۆمەلگادا هونەر چاو دەکاتە بۆی ڕاستەکان ببینی بێگومانە لەسەر من ئەوانە دروست دەکات و زۆر شتی تایە کە جوانە و ئینسان هەست بە خۆشیەکە و هەزەکەی کە کۆمەلگایەکی زیندومانی لە سلێمانیە. زۆر سپاس مەمنونم لەوەی کە کاتە بۆ ئێمە دانا زۆر سپاس دەکەین کاک بەکرگیان هەر بمێنی سپاس. بینەرانی خۆشەویست ئێستا یەکێک لەو هونەرمەندانەین کە بە هاوبەشی هاوکارانی خۆی پێشانگاکان ڕازانوەتەوە بە ئیش و کارە جوانەکانیان ئەچینە لای ئەم هونەرمەندە کە بە نازناوی پەروەر ئیشەکانی لێرا تەختیم کردووە. جنابەت وەکو هونەرمەندێک یەکەم ئامانجە چی بوو کە لەم پێشانگایە بەشداری کرد وەکو پێشانگایکی هاوبەش؟ سەرەتا بەخێر بێن سەرچاوان هاوبەشەکە تەبەن کارەکەمان زیاتر جوانترەکە ستایلەکان زیاترەکە بەڵام مەبەستی سەرەکیێمە لەم کارە تەبەن ڕەخنەگرتنە لە حکوومەت لە دەسەڵات لە پایەکانی دەسەڵات لەو گەندەڵی کە هەیە لەو قەیرانی کە دروست کراوە لەو ئازادی کە ڕۆژ تا ڕۆژ دێ بەرتەسکە بێتەوە ئەمەش کە هەمیشە دەنجی خۆمانە بوو کاریکاتێرش ئیشەکەشی ئەوەیە تر با بڵێن دایمە تەوەجوهەکەی ئەوەیە هەر ڕەخنێ بینێ ئەگە بچووکیش بێت گەورەکەینەوە
ئێستا من بەرهەمەکانتە بینم زیاتر لە بواری ئابووری و هەوەی کە من دەرکم پێکرد یعنی لە بواری داهات و ئابووری و ئەو شتانەیە هۆکارەکەی چییە؟ ستایلەکەی خۆم وایزادم کاری سیاسیەکەم ماڵمەستای کارەکەم زیاتری سیاسیە تاوان کە سیاسەکەش سەرچاوی کێشەکانی ترە کۆمەڵایەتی ئابووری و هینەکانی تر بۆیە دەزیاتر ویستمانە ئەو شتە بەرجەستەکەینەوە کە پایی دەسەڵات کە تێک چوو کە تەواو نەبوو کە مشکلی تێکە و باقی پایەکانتی شتێکە چوو. ڕاستەکەی هەستەکەی وەکو هونەرمەندێک بەم پێشانگایانەوە چەند دەور ئەبینێ بۆ ڕوونکردنەوەی فکرەی خەڵک بۆ ڕۆشنترکردنی بیرۆکەی کۆمەڵگا. ئەڵبەتە توانین بڵێن ئەمە تا ڕادەیەک دەنجی خەڵکین شکۆن لە ناو خەڵکی نێمە دەنجی خەڵکی لەوانەیە ئەوەی کە خەڵک ناتوانێت بیگەینێمە بە شێوەیە لە شێوەکان ئەتوانین جواتر بیگەێنین ئەمەیەک بەڵام لەگەڵەوە شەو بێ هیوای نازانین ئەمە نەقیزەکانە پێشتر چوار پێشەنگای نەقیزەمان هەبووە ئەو چوارە تەسیری نەبووە تەسەور ناکەمش تەسیری بەڵام ئێمە لە نەقیزەکانی خۆن هەر بەردەوام. زۆر سپاس هیوادارم نمونەتان زۆر بێت و بەردەوام بن لەم ئیش و کارانە. سپاسی جناب دەکەین مەمنونم. بفەرمونون بە بچین بۆ بەشەکانی تر و هونەرمەندەکانی تری پێشانگاکەمان. ئێستا لەگەڵ هونەرمەند محەممەد فەتاح یەکێک لە ئەو هونەرمەندانەی کە وەکو هاوبەش بەشداری کردووە لەم پێشانگایە ئەدوین و لەسەر کارەکانی زیاتر قساکەین و زیاتر ئاشنا ئابین لەگەڵ ئەم هونەرمەندەیە. مامۆستا یەکەم پرسیارم ئەوەیە هۆکاری بەشداریکردنت لەم پێشانگایە چی؟ لەبەرەوەی من خۆم کاریکاتێر بۆ بەشێکی سەرەکی لە ژیانی هونەریم بە حکومیەوە کە من 20 ساڵە لە گۆڤاری سیخۆڵمە کاریکاتێر ئەنەخشێنم و ئەم فکرەیە بەڕاستی لە لای هاوڕێمان ڕێناسەوە کە گەڵاڵە بوو حەزمان کرد بەڕاستی لەم تەجەموعەیە ئەم 15 هونەرمەندە بەشدار بین و ئەم کارە بەیەکەوە بکەین. نمونەتان زۆر بێ هەردەم کارەکان دەبینم هەموو شتێک ڕەچاو کردووە یعنی لە هەموو مەسەلەکانت خستوتە سەر تابلۆ بە وردی باشە ئەزەگەم زیاتر خۆت لەسەر کارەکانت قسە بکەی زیاتر بۆ یعنی ئایا چەند دەوری هەبووە مامۆستا محەممەد لەسەر ئەم قەیرانە ئەم حجومە ئەم ئەنفالە ئەم هەموو شتانەی کە لە کوردستانە مەوجودە ئێمە ئەرکی سەرشانمانە و کاریکاتێریست کە بتوانین ئەو کێشانە و ئەو گەندەڵیانەی کە هەیە ئەو دیارە دزیێوانەی کە لە کۆمەلگامان هەیە ئێتە چ سیاسی بێ چ با بڵین لۆکاڵی بێت و حاڵەتی کۆمەڵایەتی بێت واجبە لەسەرمە کە پیشانی بین لێرەدا من لەم بەرهەمانەی لە پشتۆکە بینرێت بەڕاستی ئیشارەم بە هەموو شتەکان ناوە کاریکاتێری سیاسی تایە کە قسەکردن لەسەر داعش کاریکاتێری لۆکاڵی تایە کە قسەکردنە بۆ نمونە لەسەر ئەوانەی کە جاش قەڵەمن کە لە هەموو سەردەمێکە دەنووسن بۆ ئەو حکومڕانی کە هەیە یعنی هەمووی قسەکردنە لەسەر ئەو دیاردزێوانەی کە هەیە ڕخنەگرتنە لە جومەکانی دەسەڵات لە هەندێک کاتدا بەڵام گرنگ ئەوەیە کە ئێمەمانە نمایش ئەەکەین چارەسەریشمان بۆی هەبێت و بتوانین بەنامەیەک ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی بکەین کە بتوان ئەوانیش لای خۆیانەوە چارەسەری بکەن. زۆر سپاس مامۆستا نمونەت زۆر بێت سپاس دەکەم هیوادارین هەردەم هونەرمەندانی وەکو جنابە بەردەوام بن بۆ ڕێکخستن و ڕۆشنبیر بەرەو هەوڵدان بەرەو ڕۆشنبیرکردنی کۆمەلگاکەمان بژیت مامۆستاگە سەرچاو بژیت.
بەڕێز جنابەت وەکو هاوڵاتیەک حەزەکەم زانم هۆکاری ئەوەی کە هاتووی سەردانی پێشانگایەکی هاوبەشی کاریکاتر بکەیت چی بووە؟ ڕاستە هۆکاری سەرەکی جەزابیەت و گرنگی هونەری کاریکاتێرەکە لە هونەرە باڵاکانە کە بەداخەوە جگە لە ئەم کۆمەڵە باشە نەبێ لێرە کۆکراونەتەوە لە نسبەت ژانرە هونەرەکانی ترەوە بۆ نە بە نسبەتی تەشکیلیەوە یاخود هونەرێکیشێک لە هونەرەکانی ترەوە ئەو جۆرەی کە ئەبێ گەشەی نەکرێ یاخود کاری لەسەرێنگە بەهای پێنێراوە کە خۆشبەختانە ئێمە لەم پێشانگایە بینین چەند هونەرمەندێک بە ستایلی جیاواز و زۆر ناوەڕۆکێکی ڕەخنەگرانەی کاریگەرەوە کارەکان و پێم وایە هونەری کاریکاتێر لە دنیا لەو هونەرە باڵایانەیە کە هەمیشە بینەری خۆی کاریگەری خۆی بەتایبەتیش لە ڕۆژگاری سەردەمی باڵادەستی سەرمایەداری و سیاسیەکانە و دیکتاتۆرەکان بە شێوەیەکی گشتی ترسێکی گەوریان هەمیشە لە مێژووی معاسرا لە هونەری کاریکاتێر هەبوو یاخود بە مەفهومێکی تر ئەم هونەرە کاریگەریکی ڕاستە و خۆتر و قوڵتری هەبوو هەیە لەگەڵ بینەرە کە ئێمە لە ڕۆژگارێکە نەشریاتی بڵاوکراوەی هین بەتایبەت دوای ڕاپەڕینکردنیم چ ئازادیەک هەبووە کاریکاتێریا تەنزمان هەبووە زۆرتر لە ژانرە ئەدەبی و هونەرەکانی تر جێگای خۆی کردوتە لە نابینەرا بوو بەداخەوە بە هەر دەلایلێک لەم چەند ساڵی ئەخیرا و بڵاوکراوانە کەمتر بوون یاخود فۆرمی دەربڕین و دەربڕینی ئینتیقادی گوازراوەتەوە بۆ فۆرمگەلێکی تر بەشێکی زۆری لە ڕێگەی شتۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چ کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە بە شێوەیەکی ڕاستە و خۆتر لایەنی هونەریەکە کەمتر بۆ یاخود بۆ کەناڵە میدیایەکان و بەتایبەت تەلەڤیزیۆنەکان ئەگەر بەهایکی زیاتر بەم ژانرە بن زیاتر بەرکەوتنی لەگەڵ خەڵکە ئابێت و لە ئاستی نخبە یاخود نخبەیەکی کەمان نامێنێت چونکە لە بنیادە هونەری کاریکاتێر بۆ نخبەیەکی خاص نییە هێندی ئەوەیە بۆ زۆرترین خەڵک بیبینێ و پەیوەندی لەگەڵ دروستکاوە کاریگەری لەگەڵ دروستکە. زۆر سپاس کاتمان گرتی نمونەت زۆر بێت زۆر سپاس دەکەین ژیت. ئێستاش لەگەڵ مامۆستا سەرچل شەوقین یەکێکی تر لەو مامۆستایانەی کە بە ئیشە جوانەکانی پێشانگاکەی ڕازانوەتەوە. مامۆستا هۆکاری سەرەکیەوە تەبعا لەم پرسیارم لە هەموو هونەرمەندەکانی تریش کردووە. هۆکاری سەرەکی ئەوەی کە بەشداریت کردووە لەم پێشانگای هاوبەشە چییە؟ ئەوەیە کە ئێمە ئەمڕۆ لە قەیران ئاژین قەیرانی ئابووری کۆمەڵایەتی سیاسی ئەمانە هەمووی بوونتە قەیران بەڕاستی ڕۆژانە ڕوبەڕووی کۆمەڵێک لە گەندەڵی لە مەشاشی لە ناخۆشیە بینەوە ئێمە ئەم پێشانمە کردکردەوە کاریکاتیر بتوانین دەربڕینی کەم و کوڕەکان بێتە چارەسەرێک بە شێوەیەکی کۆمیدی یعنی تۆ چەند لە شێوەیە ئەوقاتە بێگەنین بەڵام ناخەوگرێنێ ئەمە قسێکی دیشێ دەدا شای شاپل کاڵێ کە بەس ئەو بدراما کردی ئەڵێەوە چەند سەری دەمەکان پێگەن بەڵام لە ناخەوە ئەتانگرێنێ کەواتر کاریکاتێر دەرزی خەمی ژانەکانە چەکوشی سەری ویژان نووسەکانە کۆمیتراژی دیایە لەدانی بروسکەیەکە لە هەموو دیاردا نامەکانی کۆمەڵ ئێمە بەڕاستی من لێرە دامەوێت گلەیەک لەم کەناڵ ئێوەشەوە لە هەموو کەناڵەکان لە ڕۆژنامە گۆڤارەکان بەڕاستی زۆر بەرامبەر کاریکاتێر زۆر مقەسیرن چونکم ئێمە گەر تەماشای ڕۆژنامە کوردەکان بکەین ڕۆژنامەکانی بکەین ئەوروپا یان وڵاتی پێشکەوتوەکان لە سایدێکە چەند کاریکاتێر پیشانەیەت چونکم کاریکاتێر یەکسەر بەستی خۆی ئەپێشێت کاریکاتێر ئەبێتە زمانی جیهانی یعنی لەگەڵ بینەرە بێتە زمانی گفتوگۆ چونکم بەڕاستی لەوانەیە خەڵک هیلاک بێت بە دەست خوێندنەوەیە بە دەست چیرۆکێک بە دەست مەقالەیەک بە دەست کتێبێک بەڵام کە کاریکاتێرێکە بینێت
ئەتوانم بڵێم جێگەی ئەو مەقالەیە یان جێگەی ئەو نووسینە ئەگرێت تۆ لە ڕۆژنامەیە یان تەماشاک نووسینەکە بینی بەڵام ناگاتەوەی کە کاریکاتێرەکە بە شێوەیەکی ڕاستەخۆ ئەو مەسە پێشێت لێژە کە ئێمە نزیکەی 15 هونەرمەندین لە هەموو شارەکانی کوردستان بەژاریمان کردووە هەولێر دهۆک کەرکووک سلەیمانی ئەتوانین بڵێم ئەم هونەرمەندانە هونەرمەندە چاگەکانن ئەوانەی کە ساڵانێکی زۆرەوە خزمەتی فەنی کوردیان کردووە جێگە دەستیان دیارە وان پێشانگای وەکو مێژوو ئەڵێم یەکەم پێشانگایە کاریکاتێر لە ئاس هەموو کوردستانە کرابێتەوە پێشە کراوەتەوە بەڵام لە ئاس شارێکە بەڵام لە ئاس کوردستانە ئەمێکم جارە هیوادارم پێشانگەی بێتە دەواازەیەک بچێت بۆ شارەکانی تر و دەسەڵاتداران بێن ئەم ئیشانە بینن تاکو زیاتر بە کەم و کوڕەکان بچنەوە زیاتر حەز بە ئازار و مەعاناتی خەڵک بکەن و بتوانن بنە چارەسەر هیوادارم پێشانگەی بێت چارەسەر و بتوانین کاری باشتر و کاریجدی بکەن ئەوی بە شەرتێک ئەگەر ڕۆژنامە گۆڤارەکان ئەگەر خەڵک هاوکارمان بن چونکە ڕۆژنامە و کۆفارەکان ئاوڕ لەم لایەنەنێنەوە یان کەناڵەکان ئاوڕ لەم لایەنێنەوە ئەوسا ئێمەش ئەو گوڕەمە نامێنێت ئەتوانێت پێشانگی ئاوکو بینەوە بەڵام ئەگەر زیاتر باقی پێ بن توانم بڵێم خەڵکی زۆر ژێنە پێشەوە یعنی ئەتوان بڵێم سلۆکان زیاتر پشتوێن زۆر سپاس مامۆستاگیان نمونەت زۆر بێ هیوادارم ئەو ئامانجەی کە ئەمانەوێت یعنی ئێمەش هاوڕای جنابتین یعنی ئەو ئامانجەی کە هەموو هونەرمەندانی کورد ئەیانەوێ ئینشاڵڵا ئەیپێکین و گۆڕانکاریکی باش لەسەر دەستی ئێوەی هونەرمەند دروست دەبێت نمونەتان زۆر بێ هەر بژیت حافیزێ یەکێکی تر لەو هونەرمەندانەی کە بە شێوازی هاوبەش پێشانگاکەی ملەوەن کردووە و ڕەنگاوڕەنگیەکەی زیاتر و جوانتر کردووە مامۆستا هەندرێنە مامۆستاگیان ئەم پرسیارم لە هەموو هونەرمەندەکانی تریش کردووە کە لەم پێشانگایە بەشداریان کردو هۆکاری سەرەکی جنابەت کە بەشداریت کرد لەم پێشانگایە چی بوو؟ خوا من ئەم پێشانگایە بێزگەلەوە کە گرنگجێکی هەبوو گرنگجێکی گشتی ئەوە بوو کە ماوەیەکی دوور و درێژ و پێشانگایەکی کاریکاتێری لە باشووری کوردستانە نەکرابەوە بە تایبەتی پاشەم بارودۆخەنە هەموارەی سیاست و شەڕ و شۆڕ و قەینانی ئابووری ئەوە شتە گشتەکەی بوو بۆ من وەک هونەرمەندێکی کاریکاتێر گرنگجێ تایبەتەکەی لەوەیدا بوو کە ئەمە یەکەم جارە لە شاری سلەیمانیدا لەگەڵ برادەرانی کاریکاتێریست بێکەوە لە یەک کاردا بەشداری بکەین کە کاتێک داوەتنامەکەیان پێڕاگەیاندم زۆر پێ خۆشحاڵ بووم کە بێم لە شاری سلەیمانیە لەگە برادەران شامەشانیەوان لە پێشانگایەکی وا گەورەی فراواندا کە ڕاستە پێشتر چەندین پێشانگای کاریکاتێری هاوبەش لە شارەکانی کوردستان کراوەتەوە بەس ئەمە یەکەم جارە کە بەو ژمارە زۆریە نزیکەی 15 کاریکاتێریست لە هەموو شارەکانی کوردستاندا سلێمانی و هەولێر و کەرکووک و دهۆک و مەندەلی و تەنانەت شاری سنەوبۆکانیشەوە بەشداری تێدا بکەن بۆیە بۆ من زۆر گرنگ بوو کە بەشدار بم لەگەڵیان مامۆستا هەندرێن بەو شێوازەی کە من بینیم مەوزوعەکانت هەمە ڕەنگە یعنی سیاسی ئابووری تەنانەت یاسایی هەمووی تایە باشە تۆ سوژەکانت چۆن هەڵبژاردووە چونکو دیارە ئێمە لە کوردستانە ئێستا خاوەن قەیرانێکی زۆرین یعنی لە قەیرانە زۆر دەوڵەمەندین بەڵام تۆ دیارە زوومە کردووە ئێستا لە هونەرمەندانی تر من بینیم تابلۆیان هەبووە لە یەک تابلۆ باسی زۆر شتیان کردووە بەڵام تابلۆکانی تۆ تاکتاکە یعنی یاسای تایە بە تەنیا سیاسیە ئابووریە سوژەکانت چۆن هەڵەبژێری من لێتە نەشەرمەوە زیاد لە 30 ساڵە لە بواری کاریکاتێریدا کار دەکەم لە تەمەنی گەنجێتی تۆ کارم کردەوە یەکەم پێشانگای تایبەتی کاریکاتێرم ساڵی 1986 کردەوە لە هەولێر ئەو ساڵە دوور و درێژە وا لە هونەرمەندەکە کە پرۆفیشناڵەتر بڕوانێتە کێشەکانە دەتوانی کاریکاتێرە بکێشی چەندین خوێندنەوە بۆ خۆی ببینی گشتگیر بێت لە هەمان کاتژێتانی کاریکاتێری بکێشی کە وەک باست کرد زوومێ بکاتە خاڵێکی زۆر گرنگ ینی خەڵکی کە دەتوان بە چەند خوێندنەوەیەکی بکەم بەڵام زۆربەی هەرە زۆریان لە دەوری یەک خاڵدا کۆ دەکاتەوە کاریکاتێرە گرنگیش ئەوەیە کە کاریکاتێر تا پێت بکرێ توانزی تێدا نەبێت تاوەکو بینەر بەخۆی
بە گوێرەی ئاستی خۆی بە گوێرەی کێشە و گرفتەکانی کە تێدا هەیە بیخوێنێتەوە هەستی پێ بکات تێڕوانینی بۆ هەبێ لێکدانەوەی بۆ هەبێ ئەوە وای لێکردم کە زیاتر بتانم لە هەر بابەتێکە لە هەر کێشەیەکە لە هەر گرفتێکە لە کۆمەلگایەکە هەیە زووم خەمە سەبابەتێک بەچڕی. زۆر سپاس. طبعا کۆمەلگای کوردی شانازی بە هەموو هونەرمەندێکی گەلەکەی ئەکات. جنابیشت دوور لەم یەن مۆزوعەنیت ئێمە شانازی بە هەموو هونەرمەندەکانەکەین دەستان بە توندی دەگۆشین کە هەوڵ ئەدەن کۆمەلگاکەمان بەرەو فکری جوان برن. خۆی یەکێک لەو شتە جوانە کە ئێوە ڕەخسانوتانە لەم پێشانگایە دوورخستنەوەی چەند ساتێک چەند کاتێک لە ناخۆشی ئینسان دوورەخەیتەوە. ئەمە خۆی زۆر گرینگە. نمونەتان زۆر بێ دەستە خۆش بێ مامۆساگیان بەڕێزی سپاس دەکەم. جنابەت کە سەردانی پێشانگاکەت کرد و ئیش و کارەکانت دیوە، ئایا بەڕاستی ئەو نەقیزەیە کە باس یەکەن لە یەکەم ڕۆژی فشە و درۆیە شوێنی خۆی گرتووەتەوە یان نە؟ کارێکی زۆر گرنگ کە ئەم شێوەکارانە بە ئەنجامیان گەیاندوێ ئەم کاری کاتێریستانە ئەوەیە کە لە واقعی ناخۆش و تاڵی ژیانی ئابووری سیاسی کۆمەڵایەتیەوە هاتوون بەرجەستەی ئەو ئازارەیان کردووە. ئەم دوولایانە یەک ناگرێتەوە لە ڕۆژی فشە یا لە ڕۆژی درۆ ئەگەر بەو شێوەیە بیڵێن، چونکە ئەمان ئازارێکیان خستۆتە ڕوو کە بە جۆرێکە کە خەڵک ڕۆژانە لەگەڵی ئەژی. بەڵام لە شوێنێک کە گرێتەوە لەگەڵ درۆی نیسان کە ئازارانە هەمیشە دەسەڵاتی حکومڕان لە هەرێمی کوردستان خۆی لێ ئەدزێتەوە خۆی لێ ئەشارێتەوە و ئامادەنیە هیچ کات خۆی بدات بەدەست ئەم ئێش و ئازاری میلەتەوە. بەڵام ئەم کاری کە ئەم هاوڕێ هونەرمەندانە کردویانە مای دەستخۆشیەکی گەورەیە بە تایبەت لەو شوێنەی کە هونەری کاریکاتێریستی لە هەرێمی کوردستان هێشتا هونەرێکی لاوازە. من بە ئومێدی ئەوەم کە ئەمە بێتە لایەن و بوارێک کە پەرەی پێ بدرێ. هەمومان هیوامانە خواست ئەو نوکتە و فشە و درۆیانەی کە لە یەکی نیسانەکرێت کە بەشێکی زۆریان ئەیکەن وەک گاڵتەجاڕی بۆ ناوەندی حکومڕانی کوردی بەهۆی خراپەکاری گەندەڵەکانیەوە بە جۆرێک بێتە دی، وەک ئەوەی کە ئەمڕۆ مەسعود بارزانی دەستبەرداری کورسەکەی بوو، حەیدەر عەبادی ڕێزی لە کەرکووک گرت، وەروەها ڕازی بوو لەسەر ئەوەی کە کەرکووک بە ئازادی ئاڵاکەی خۆی هەڵبکات. داعش موسڵی جێهێشتوەروە لە سنووری حەویجە پاشەکشەی کرد. هەموو ئەمانە لەو درۆیانن کە بەشێکن لە خەون و خواستی خەڵک. بۆیە لەم ڕۆژە خەون و خواستی خەڵک لەگەڵ ئێش و ئازاری ژیانی ڕۆژانە تێکەڵە. ئەتوانین بڵێن ئەمان پێچەوانەی فشەکە خەریکن کارەکەن، یعنی خەریکن ئەیسرمێنن. بەڵێ ئەم حکومڕانانەی ئێمە بەڕاستی درۆزنن نەک بە ماوەی یەک مانگ. بە دروستی ئەمان بۆ هۆکاری کە ئێش و ئازارەکانیان بەرجەستە کردووە لە چوارچێوەی تابلۆکان بە دڵنیای ئەوە ئەسەلمێنن ئەم تابلۆیانە ئەگەر تا 4 ساڵی تر بەم میکانیزم و وەزع سیاسی کە هەڵی واسی بەڕاستی ئەم تابلۆیانە ڕاستن ئەکرێ بڵێن ئەو واقعە بەرجەستاکەن، ئەو ئێشە و ئازارە بەرجەستاکەن کە ساڵانێکە خەڵکی لە هەرێمی کوردستان تیاژی. سپاس، مەمنونم کە کاتتان دانیا بۆ ئێمە. سپاس. بینەرانی خۆشەویست،
لەم پێشانگایە شتێک زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەویش ئەوە بوو مامۆستا ڕێناس لە هۆڵەنداوە هاتووە بۆ کوردستان و بەشداری کردووە لەم پێشانگایە حەزەکەم خۆی زیاتر باسمان بۆ بکات لەسەر ئیش و کارەکانی خۆی و لەسەر چۆنیەتی بەشداربوونی لەم پێشانگایە مامۆستا ڕێناس چی بوو بەسەم بەشداریت کرد لەم پێشانگایە یعنی هۆکاری هاتنت بۆ کوردستان بەشداریکردن لە پێشانگاکە بوو یان سوتفەیەک بوو یان چی بوو مەسەلەن ڕاستیە هەردووکی بوو من چەند ساڵ جارێک دێمەوە لە کوردستان پێشانگا ئەکەمەوە پێشانگای تایبەتی یان پێشانگای هاوبەشی لەگەڵ چەند هونەرمەندێک پێشتر گروپێکمان پێکهێنا بە ناوی گروپی کارتۆنی نەقیزە چەند پێشانگایەکمان لە کوردستان کردەوە لە چەند شارێکی تر کردمانەوە ئەم جارە پێم خۆش بوو کە هەندێک هونەرمەندی تر کۆکەینەوە و عادەدێکی زۆر هونەرمەند کۆکەینەوە زیاتر لە ئێستا 15 هونەرمەندین و عادەدێکی ژمارێکی زۆر کاریکاتۆرمان پیشان ناوە 250 ئیشە بێت تقریبا کەمتر لە 250 ئیشە تقریبا هەوڵمانەوە خەونی من بوو کە پێشانگایەکی وا گەورە ئەنجام بین بە هاوکاری چەند هونەرمەندێک و چەند هونەردۆسێک و گەلەری حەوڕەنگە ئەوش کە ڕێکخەری پێشانگاکەیە کاک بەختیار سەعید کە وەک کەسێکی ماندوو لەناس حەقە ئیشارەی پێبین نەک بۆ ئەم پێشانگایە بەردەوام هەوڵەدا لە یارمەتیدان و پشگیریکردنی هونەرمەندان و پێشانگایان بۆ کاتەوە ترێمە پێمان باش بوو کە لە ڕۆژی یەکی ئاپریل کە یەکی ئاپریل مەشهورە بە ڕۆژی فشە ئەم پێشانگایە بکەینەوە چونکە زۆرێک لەم شتانەی کە ئێمە باسمان کرد لەم بابەتانە باز لە درۆ و فشەی سەرکردەکانەکە باز لە درۆ و فشەی حیزبەکانەکات و ئێمە لە ڕێگەی ئەم کارانەوە بتوانین ڕخنەی خۆمان ئاراستەی دەسەڵاتی سیاسی کوردستان و ڕخنەی خۆمان ئاراستەی ئەو دیاردانەی کە کۆمەلگای مرۆڤایەتی پێوەی ئەناڵێنێ لەم سەردەما بۆ کۆزانی بابەتەکان ئەو بابەتانن کۆمەلگای مرۆڤایەتی ئەمڕۆ بە زۆر کێشەوە ناڵێنێ کێشەی برسێتی کێشەی تێرۆریزم کێشەی پەنابەرێتی و ئاوارەبوون بە ئیزافەی کێشەی ژینگە ئەمانە کۆمەڵە کێشەی جیهانین کە هەموو جیهان پێوەی بەسراوەتەوە پێوەی گرێدراوە جگە لەوەش کۆمەڵی کێشەی مەحەلیشمان هەیە وەکو مەسەلەی قەیرانی دارایی لە کۆمەلگای کوردستان قەیرانی ئابووری نەبوونی موچە مەسەلەن سەرکوتی ئازادی سیاسیە و فەردیەکان دەسەڵاتدارێتی نەریتی کۆن دەسەڵاتدارێتی مەزهاب کە ئەمانە هەمویان جۆرێک لە حاڵەتێکی فشارێکیان بۆ ئینسانی کورد وەکو تاک دروست کردووە هەرێکەی لەلایەکەوە کە مرۆڤی کوردیان گەیانۆتە ڕادەیە کە ئەمڕۆ لە کۆمەلگاکەیە هەست بە بەختەوەری نەکات هەست بە ینی جۆرێک لە نامۆبوو نەکات ینی هەوڵدانی بچووکمانە بەڵکو بتوانین لە ڕێگەم پێشانگایە تۆزێ بزە بگەڕێنەوە بۆ سەر لێویان دیاردەکانی خۆیان بە شێوەیەکی کۆمیدی جارێکتر باس بکەینەوە ئانی هەوڵی ئەمە لەوە بۆ گەر بتوانین و ئەم شتە بێ بە نەریتێک کە تۆ هونەر ببێتەوەی کە تەنها باز لە کێشەکان بە شێوەیەکی تراژیدی باسی نەکات ئەگەر چی ئەم کێشانە خۆشیان کێشەی تراژیدی گەورن و هەندێک لە کاریکاتۆرەکان ینی وا پێویستەکە تراژیدیانە باسکەین بەڵام هەوڵمانەوە شێوازێکی گاڵتە ئامێزیش ئەو کێشە تراژیدیانە بە شێوەیەکی کۆمیدی بە شێوەیەکی هەزەلی باسکەین. زۆر سپاس مامۆستاگیان هیوادارم هونەرمەندانی تر چاو لە جنابت و نمونونەکانی جنابەت بکەن بەس لە ئوروپا نەمێننەوە وەرن بۆ کوردستان چالاکی بکەن بۆ بەرزکردنەوەی ئاستی فکری و ڕۆشنبیری کۆمەلگاکەمان هەر بمێنن دەستان خۆش بێ سپاس مامۆستاگیان بەڕێزی.
ئەم کارانەش کاری هونەرمەند شکاکە حەزەکەم زیاتر مامۆستا شکاک خۆیمان پێ بناسێنێت و لەسەر ئیش و کارەکانی قسە بکات. مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووین بە ناسینی یەکەم جار. دووهەم هۆکاری بەشداریکردنت لەم پێشانگای هاوبەشە چی بوو؟ بەڵێ لە ڕاستیە من بەداخەم کە لەم پێشانگا هاوبەشە نەمتوانی بە کۆمەڵەکانی تازە بەشداری بکەم چونکە هەم باری تەندروستیم تەواو نەبوو هەم درەنگ وەختیش ئامادەکاری بۆ کرابوو. بەڵام هەندێک لە کارەکانی کە هی ساڵانی پێشترە وەکو لە ئیشەکانە دیارەهی ئەو پێشانگایانی پێشووترەکە بەشداریم کردوتیایە، بەڵام دیارە بابەتەکانیان بۆ ئەمڕۆ هەر گونجاون چونکە تا ئێستش ئەو کێشانەی کە ئەو ساڵانی پێشوو هەبووە هەمان کێشە لە شکلی جۆرا جۆردا یەخەی بە خەڵک گرتوتەوە. بۆ نمونە مەسەلەی ئازادیەکان و مافی مرۆڤ و خزمەت گوزاریەکان کە خەڵکی بەدەستەوە دەناڵێنن هاوێنی زۆرێک لەو ئیشانن. هەروەها مادەی 140 کە لەم ماوەیەدا زۆر باسی لێ دەکەی لە ڕاگەیاندنەکانەوە و ڕۆژانە وەکو دەستکەوتێکی زۆر گرنگ بە خەڵکی دەفرۆشنەوە. هەروەها هەڵکردنی ئاڵای کوردستان لە سەر فەرمانگەکانی کەرکووک کە لەوانەیە لە بەهۆی ئەم کارەوە تراژیدیایەکی ئینسانی گەورە لەو شارەدا بخڵقێنن. مامۆستا هەروە کە خۆ ئاماژۆ پێ کرد نەوتوانی وە کارێکی تازە وەکو کارێکی تازە بەشداری لە پێشانگاکە بکەیت. ئەی ئەگەر ئێستا من داوا لە تۆ بکەم بڵێم ئێستا چی و لە خەیاڵایە ئەگەر دەرفەتە هەبێ وەکو کاریکاتەریستێک چی ئەخەیتە سەر کاغەز بۆ کۆمەڵگاکە؟ بەڵێ بێگومان بابەت زۆرە. ئەگەر کەسێک خەڵکی وڵاتەش نەبێ بەس سەیری ڕاگەیاندنەکان بکات یاخود چەند ڕۆژێک لەناو ئەم کۆمەڵگایە بژی دەبینە کە کێشە و گرفتەکانی کۆمەڵگایە چییە و نەک چەند بابەتێک بەڵکو دەیان و سەدان بابەتەیە کە بۆ کاریکاتێر بشێ. لە ڕاستیشە بە تاقەکارێکم ئامادە کرد بوو بەڵام دیارە بەهۆی هۆکارێکی هونەریەوە نەمانتوانی لێرە هەڵیواسین. ئەویش لەسەر کۆنگرەی کۆمکاری عەرەبی بوو لە بەحرالمەیت کە تیایدا سەرۆکی 4 وڵاتی عەرەبی خەویان لێکەوتبوو لە کاتی کۆبوونەوەکانە. ئەی سەبارەت بەم مەوزوعی ئەخیرانەی کە ڕووی داوە یعنی هاتنە ژوورەوەی بێگانە بۆ خاکەکەمان سەبارەت بەوە کارێکمەیە دیارە هی کۆنترە ئەگەر بکرێت زوومی بکەنە سەر ئەوە هێرشی ڕۆژانەی سوپای دەوڵەتی کۆنەپەرستی ئیسلامی ئێران و دەوڵەتی تورکیا بۆ سەر کوردستان کە ئەگەر دیقەت بدەن گۆڵەکەی هەرێمیان پڕ کردو لە تۆپتێک نەک گۆڵێک و دوان سەدان تۆپیان تێ کردووە کە بەبێ ئەوەی کە لە سەڵەتدارانی ئەم وڵاتە کە خۆیان کە بەنیازن دەوڵەتی سەربەخۆ ڕابگەێنن پارێزگاریان لە هەرێمێک بۆ ناکرێت جاگە بێ بە دەوڵەتی سەربەخۆ و کاتە لەوانەیە ئەو کات چەند گۆڵێکمان پێویستە بۆی کە تۆپەکانی تیاجێ بکەینەوە. یعنی ئەم تابلانەی تۆ یانەوێ ئەمەمان پێ بڵێن کە مەجال بە هونەرمەند نایەن بیر لە شتێکی تر بکاتەوە. دایم تۆ دیارە هەروە کە باست کرد ئەو کارە و کارێکی تازە نییە بەڵام بۆ ئەمڕۆژ ئەبێت ڕەنگە بۆ سبەینی ژەر هەبێت. من پێم وایە ئەو کارە هەتام دەساڵدارانی ئەمڕۆ دەسەڵاتیان هەبێت ئەو کارە ڕەواجی خۆی هەیە و ئەهەمیەتی خۆی هەیە چونکە ئەو دەستگرێژانەی سوپای ئەو وڵاتانەی دراوسێ بەردەوامە بێت تام دەسەڵاتداران هەبن. زۆر سپاس مامۆستاگیان مەمنونم کە کاتمان گرتی هیوادارین زوو بەزوویش بیتەوە سەر تەندروستیکی گونجاو. زۆر سپاس نمونەت زۆر بێ مامۆستاگیان بەڕێزی سپاس دەکەین خواحافیز.
ڕێز و سڵاو بۆ جنابەت. ئەم پێشانگایە دیارە پێشانگاکی هاوبەشی هونەرمەندانە. جنابەت وەکو هاوڵاتیەک چی وای لێ کردی کە بیت سەردانێکی پێشانگاکی هاوبەشی ئاوا بکەیت؟ بێگومان من خۆم تەشکیلیم لەبەرەوە بێ پێشانگا بچم بۆ هەموو پێشانگایەکەوە هەموو پێشانگایەکیش دەبینم و ئەم پێشانگایەش بەڕاستی پیرۆزبایی لەو برادەرانەکەم کە پێشانگایشی کاریکاتێرە و ئەوەش دیاردەیەکی زۆر کەمەکە لە سلێمانی بکرێتەوە کاتی خۆی کاک عەبدوڕەحمان پێشانگایەکی کردەوە ئیتر لە سلێمانی پێشانگای کاریکاتیر زۆر کەمە و پێم چاک بوو کە ئیشەکانیان ببینم و فعلەن ئیشەکانیان ئیشی زۆر جوانە و ئیشەکان هەرچەندە زۆربەی جانبی ڕخنەیە بۆ بەنسبەت ئەم حکوومەتەوە کە لەسەر مەسەلەی نەوت لەسەر مەسەلەی مەعاش لەسەر مەسەلەی نازانم چی هەموویان دەربارەی ئەو بابەتە قسە ئەکەن و فعلا و ئیشەکانیش وەکو ئیش کۆمەڵێک تەختیتی زۆر جوانی تیا بوو بە تایبەتی و برادەرەکە لەوێ ئیشەکانی دانا و یەکیش لە ئاوەڵەوە سەیری هۆیڵکارەکەی مەکرد زۆر جوان بوو و فعل لەگەڵ بابەتەکەیان دەگونجا کە ئەوەش خۆی لە هونەری کاریکاتیرە زۆر گرنگە کە تۆ چی ئەنووسی لەسەرەوە لەگەڵ بابەتەکە تا بگونجێ و ئیشێکی جوان بێت. جنابەت وەکو هونەرمەندێکی تەشکیلی ئێستا ئێمە پوسترەکەیمان بینی نووسراوە نەقیزە لە یەکەم ڕۆژی فشەدا. ئایا پێشانگاکە ئەو پەیامەی خۆی پێکاندووە؟ بێگومان ئەمڕۆ یەکی چوارە ڕۆژی فشەیە لە کوردستان و لە وابزانم لە هەموو جیهان بەڵام ئەمڕۆ کەشەم پێشانگایە کراوەتەوە کەواتە ئەمڕۆکە ئەو ڕۆژەیە کە ئەو نەقیزەیە ئەدرێ لە حکوومەتی هەرێ بکە پێی بڵێ لەمە دووە ئیتر خەڵک قبول ناکە لێت بەو شێوەیە تەسەڕف بکەی بەڕاستی بەنسبەت هەموو حیزبەکانەوە نەک تەنیا یەک حیزبێک هەموو حیزبەکانەوە خەڵک لەمە دووە تەحمل ناکات و ئەم کاریکاتێرانەش زۆربەی زۆری تعبیر لەوە ئەکان کە فعلەن تەحملی خەڵک نەماوە. یعنی لە ڕۆژی یەکەمی درۆ وتیانە درۆ بەسە وتێنا درۆ بەسە ئێوە ڕۆژەکانی ترمان هەیە بۆ درۆ ئەمڕۆکە درۆ نەکرد باشترە. ئێستا ئێوە جنابەت خۆت وەکو هونەرمەندێکی تەشکیلی ئەگەر بەشداریت بکردایە لە پێشانگایکی ئاوها چه پەیامێکت ئەدا؟ بێگومان من کاریکاتێر ناکەم بەڵام زۆربەی زۆری ئیشەکانیم بەدڵ بوو و فعلەن ئیشی جوان بوون و هەندێکی هێڵکاری زۆر جوانی تیا بوو فعلەن تەمەنامە کرد من بم کردایە یعنی ئەوەندە ئیشی جوان بوو هەرچەندە بێگومان من ئیشی کاریکاتێر ناکەم من بە تابلۆ تعبیر لە حاڵەتەکەکەم. زۆر سپاس مامۆستاگیان کاتمان گرتی زۆر سپاس بۆ جنابەت مەمنونم ژیت. بینەرانی هێژا ئێستەش لای مامۆستا بەکر عەبدوڕەحمانین یەکێک لەو هونەرمەندانەی کە لە پێشانگا هاوبەشەکە بەشداری کردووە. مامۆستا زۆر خۆشحاڵین یەکەم جا بەناسینت. دوای ئەوە حەزەکەم زیاتر خۆ لەسەر ئیش و کارەکانی خۆت قسە بکەی و هۆکاری بەشداربوونی جنابە لەناوەم پێشانگا هاوبەشە چی بوو؟
بەڵێ وەڵام من هەر خۆم لە بواری کاریکاتێرە ئیشەکەمی تر ئەم پێشانگەش پێشانگایکی هاوبەشی بوو منیش وەکو هەر هاوڕێک بەشداریم کرد و مەبەستی سەرەکیش ئەم ئەزمە و ئەم بارە نەهەموارەیە کە بەسەر وڵاتەکە و بیزا بەسەر کوردستانە تێپەڕێ ویسمان لە ڕێگەی وێنەوانە ڕێی کارکاتەر و گزارش لەم وەزع بگرین و ڕەخنە بگرین و بخێنە بەرچاوی هاوڵاتێن. دەستخۆش بەس با بچینە سەر ئیش و کارەکان گەر ئێمە ئیشەکانی تر لە بەناو پێشانگاکە سیرکەین مۆزوعەکە ڕاستەوخۆ بینەر لێ تێ ئەگا بەڵام ئیشەکانی تۆ بەو جۆرەکە ئێمە سێرمان کرد تەعاملی کێوی ئیستی کێوێ بێ بۆستی بیریکی لێ بکەیتەوە. من بە پێچوانی ڕاکەیتەوە ئەو حەقە بە خۆم ئەم کە بە یعنی زمانێک تا ڕادەیەک سادا ئەگەر کەسێ نەفەسی هەبێ و بتوانێت سیرکە زۆر بە ئاسانی ئەتوانێت لە وێنەکە تێبگا ئەوەشی کە تۆ وتی خۆی زۆر ڕاستە یعنی کاریکاتێر یعنی کەمترین هێڵ بۆ ئەوی بە زووترین یعنی وەکو هەورە بروسکە بڵاو بێتەوە بگا لە ڕێگەی ڕۆژنامەکانەوە بەس وەختێک کە کاریکاتێر لە ڕۆژنامەکاندا ئەبڕێ یەتەقاعەوە بە بڕای من جۆرێک لە جۆرە زمانی تری پێویستە جۆرە زمانی تری پێویستە جۆرە تەوزیحاتی تری پێویستە يعني أما خلل لا بواري روجنا مكاريا هي بقناعتي من يعني أجر تو من جواب بمو أمر روجنا مكاري أم كشيء درس كده أجر تو روجانا كاريكاتي بردوان بلاو كيتوانية لخلال كومل سكيتشي سادو ساكاروانية تيجي بلاو أبيتو بس كاتيكا برامك بلاو ناميتوانية يتر هندي كاريكاتير شيء لواني بس بوروج يا بوشان ساعتك شتيق رؤيته أكيد تطاو كاريكاتير بابلين 8 لواني حفتة بدو حفتة به دیگه چه ترتیبه بس وقتی که عمل بواری روزنامه‌گری پیشوازی لنا کرد درگاکی لست داخله یتر که هات قاعو ببرای من یتر پیش بوکاتو بجوری کتر معامله بکید یعنی بابلین فیگری زیاتر بکار بینی لکاریکاتیر که یعنی توزیع لسادی درچه هۆکاری ئەوەی کە کۆمەلگای ئێمە لە کاریکاتر دوورکەوتوەوە غەریبین لەگەڵ یا تێکەڵنین لەگەڵ کاریکاترا چییە؟ ئەلبەت وەکو ڕێی شەخسی خۆم من ئەو قسەیەکەم کاریکاتێر هەر هەبووە دێگە هەر هەبووە یعنی بەڵام یعنی ئەگە بم بڵێ منەڵم تا ئێستا لە دایک نەبووە یعنی کاریکاتێر لەکوێ ژیان ئەیگرێ و لە دایکە بێت لە ناو ڕۆژنامەدا بەڵام بڕۆ ڕۆژنامەکانی ئێمە بگرە هەمویان ئەگەر کاریکاتێریان بڵاو کردبێتەوە یعنی فترەیەک بووە لە فترێکە ئەوەستن یان هەموو کاریکاتێرە بڵاو ناکەنەوانێ هۆکارەکەی چییە مامۆستا بەکرد؟ هۆکارەکەی سیستەمەکەیە ئیتر خۆ ئەوەیە مۆزوعەکە ئەگەنە ئێستا من زۆر جار ئەوەشم تۆ ئێستا هەر ئێستا بڕۆ سووریا بە وەزعەوە ڕۆژنامە سێرکە کاریکاتێری تایە تێگەی مع العلم خۆی سەلا ئێمە جۆرێک لە هەر شوێنێ بگری لە کوردستان یعنی جۆرێ لە ئاسایش و هەنیە جۆری لە ژیان هەیە بەئاخر و بگرە باشیشە لە هەندێک شوێنە بەڵام ئەوتە مەسەلەن لە کاریکاتێر مەسەل لە ڕۆژنامەکانە سابت نەبووی نەبوو بە کولتور لە ئاخر جارە يعني كولتور بو معناه كتو روزنامه كذا يا لا بريه كم يا لا بريه اخره كاريكاتير كبه يعني من لو بوار حدا كما كاتبي او بيبلم يعني كاتب حكومتي بعض جريده الثوره جمهوري يعني ترى ما كزني رقصيتي هكا سطل سطح حزبيبون بس لا اخر جاري وابو كاريكاتير كبو لا بريه كما بس كاريكاتير تيابو تيجي اینجا ایشم بوونی ام کاریکاتر ایشی لسر چی کردو استادی چی بدونه رخنی لچی کردوا وای انا اما بجي خوي بلام هابو بو كولتور للروزنامه‌گری بس تا ئێمە ئێستا لە ڕۆژنامەکانە بە کولتور زۆر سپاس مامۆستا مەمنونم کە کاتت دانای بۆ ئێمە زۆر سپاس نمونەتان زۆر بێ هیوادارم نەخیزەکەتان شوێنی خۆی بگرێت و بتوانن وەکو هونەرمەندی دەستڕەنگین وەکو ڕخنەگەرێکی نازار لە ناو کۆمەلگای ئێمەیە ئاستی ڕۆشنبیری یەکەم جا بەرزکەنەوە دووەم بتوانن نەخیزەیەک بەدەسەڵات بن و بۆیە کە زیاتر بیر لە کۆمەلگا و لەگەڵەکەمان بکە زۆر سپاس دەکەم و بەڵ ڕاستیش ئەم پێشانگای برادرانی نەقیزە یعنی با بڵێ پێشنیاریان کرد ئێمە بەشداریمان کرد ئەگینە لەوانەیە مەسەڵەن من هەتا لەگەڵ وشەی نەقیزەش نهاتم حەزەکەمەوە قسەیە بڵێم تێگەی زۆر سپاس مامۆستاگیان مەمنونم سپاس دەکەم بژیت بەخێر بێن دیارە بۆ سێرکردنی ئەم ئیش و کارە هونەریە هاتوون
حەزەکەم بزانم ئەم پەیامەی کە هونەرمەندانە دایان ناوە لەم پێشانگایە ئێوە وەرتان گرتووە؟ بەڵێ ئەم هونەرمەندانە وەک هونەرمەندی کاریکاتێری تانزامێزن یعنی ڕەخنە لە هەموو شتێگرن و پەیامەکانیان زۆر زۆر بە خێرایی ئەگات و بەڕاستی ئەمانە یعنی ئیشەکەن بێریان تایە دروشمی پوسترەکە نەقیزە لە یەکەم ڕۆژی فشەوە ئایا ئەو پەیامەیان گەیانووە بە تۆ وەکو نیوەی کۆمەلگا باسەکە؟ بەڵێ ئەوانەی کە من سێرم کردووە گەشتووە ئەوانەی من سێرم کردو زۆر بە دڵمەشێکی جوانە گەیەنەری شاتوانی تی بکەی زۆر بە ئاسانی. هۆکاری ئەوەی کە ژن بە کەم بەشداریەکانە ناو ئەم پرۆژانە چییە؟ وڵای تا ئیستا خەڵکەکە بە عام ئافرەت بە عام زۆر کەم بەشداریەمەتی وردە وردە مەگەل لەمە دووە خەڵکەکە بیرروڕای بگۆڕێت ئەژیناوە خەڵک بیری ناکرێت بۆ شێوەیە ئەگەر بیشی زانێ ئافرەتەکە ڕێیان نایە بەڕاستی کە تۆش نەتوانی ئیشەکە و پێشکەش بکەیت و خەڵکەکە بیبینێ با خۆشتەکەش بزانی بەڵام تی بەشکمی شەڵا لەمە دووە تۆزی ئافرەت جاران تا ئەم سەردەمەش تقریبەن ئەومان هەیە تا ئافرەتی گیراوە بەڕاستی لە زۆر لایەنەوە ناتوانێت خۆی دەرخە ئیتر عشایاری بێ ئایا کۆمەڵایەتی بێ نازانی بەس خەریکە شکول لەخوا بەزیابێ خەریکە تقریبەن لە سلێمانیە ئەو شتە زۆرە لە چاو شارەکانی ترە باشە تا حەدێک بەڵێ تا حەدێک تۆزی ئافرەتمان سەربەخۆیانی ئەتوانی ئیش بکە. تۆ وەکو ژنێکی کورد ئەگەر کاریکاتریست بووتایە چه تابلۆی کرد پێشکەشی ئەم پێشانگایە کرد؟ وڵاتی ژیانی ڕۆژانەمان ئەو شتانی کە بەسەرمانیت ئەو شتانی کە ئەیبینیت و ناتوانی بە قسە بێڵێت وڵای ئەم گەندەڵێ ئەم زروفەی ناخۆشی کە بەسەر خەڵکەیەت ئەم نەهامەتی بەڕاستی نەهامەتیە ئەوانەمانە قسە ڕوو. زۆر سپاس زۆر مەمنون کە بەشداریتان کرد سپاس مەمنون. بینەرانی خۆشەویست هەر ئاوا کە لە پێشەکی بەرنامەکەمان وتمان بەرنامەی ئەمڕۆمان زۆر جیاوازترە لە بەرنامەکانی ترمان پێمان خۆش بوو لە یەک بەرنامە چەند هونەرمەندتان پێ بناسیێنین هونەرمەندی دەستڕەنگینی شار و شارۆچکەکانی هەریمی کوردستان بە تایبەت ئەو هونەرمەندانەش کە لە ڕۆژهەڵات هاتبوون پێتان بناسیێنین بەداخەوە ئەوانەی ڕۆژهەڵات نەماتوانی بیان بینین و قسەیان لەگەڵا بکەین. هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بوو بێت هیوادارم ڕخنەی ئەم هونەرمەندانە بگاتە شوێنی خۆی هەر بمێنن بە خۆشی خواتان لەگەڵ.